پارتی لسر برگری کردن لماف و دستکوتکانی گلی کردستان توشی گلک سختی بوا ناحزان با اوی پارتی بشکنن هرچی لدستیان هات دژی پارتی و هرێمی کوردستان کردیان هەر لە بڕینی بودجەوە تا بەسەردا سەپاندنی شەڕ و هەوڵدان بۆ سڕینەوەی قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان بۆیە بەو شێوەیە پارتی کراوەتە ئامانج چونکە زۆر باش دەزانن ئەگەر پارتی بێهێز بێت و بشکێت کوردستان بێهێز دەبێت و دەشکێت لەو میانەدا ئێوەش هەواڵان وە خەڵکی خۆڕاگری کوردستان تووشی زۆر دەردەسەری و کێشە و گرفت و سەختی بژیان بوون بەڵێ دەزانم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا چه ئازار و مەینەتیتان کێشاوە دەزانین بەرگەی چ ناخۆشیەکتان گرتووە بەرگەتان گرتووە و ڕەوت خەباتان بەرنەداوە بۆ ئەوەی پارتی سەرکەوتوو بێت و گەلی کوردستانیش بگاتە ئەو ئامانجانەی کە پێشمەرگەکانمان خەباتیان بۆی کردووە و شەهیدمان بۆی داوە و خوێنمان بۆی ڕێشتووە ئەزمۆن سەلماندوویەتی کە چۆن لە شۆڕش و خەباتی پێشمەرگایەتیدا پارتی پارێزەری کوردستان بووە لە دانوستاندنیش و لەسەر مێزی گفتوگۆش توانیویەتی و دەتوانێت ماف و دەستکەوتی زیاتر بۆ کوردستان مسۆگەر بکات و هەرگیز لەسەر مافەکانی کوردستان حاضر نییە سازش لەگەڵ هیچ لایەنێک بکاتەوە ئەزمون و تاقیکردنەوە سەلماندوویەتی کە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە لە هەر کوێیەک بێت لەوێ ئارامی سەقامگیری ئاوەدانی دڵنیایی ئاسوودەیی پێکەوە ژیان لێبوردەیی خزمەت و خزمەتگوزاری هەیە پێکهاتەکانی کوردستان تورکمان کلدان سریان ئاشور ئەرمەن عەرەب موسڵمان مەسیحی ئێزدی کاکەیی فەیلی شەبەک و هەمووان شاهدن کە پارتی لەکوێ بێت لەوێ ماف و ئازادیەکان ئەوان بە تەواوەتی پارێزراوە پارتی بۆ هەمووان سەلماندوویەتی کە سەرسەختانە پارێزگاری لە مافەکانیان دەکات و دەیان پارێزێت بۆیە ڕۆژی 12/5 کوردستانیان بۆ دەستکەوتی زیاتر و پاراستنی ئێستا و ئایندەیان دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدەن لیستی پارتی دیموکراتی کوردستان هەڵدەبژێرن لیستێک کە پڕە لە سەروەری و خەبات لە پێناو کوردستاندا خەباتیان کردووە و خوێنیان داوە و شەهیدیان داوە لەو پێناوەدا